سڵاوتان لێبێت لە ڕادیۆی دەنگەوە هەواڵەکانتان پێشکەش دەکەین. گۆڕان ڕێکەوتنی پارتی و یەکێتی بە فشار بۆ سەرخۆی دەزانێت. لە کەلار کارتی نیشتمانی بۆ ئەو هاوڵاتیانە دەرناکرێت کە نەفوسیان مادەی 140. پەروەردەی گەرمیان 42 قوتابخانەی گوندەکان دادەخات. دووبارە سڵاو. بزوتنەوەی گۆڕان پرسی ڕێکەوتنی پارتی دیموکرات و یەکێتی نیشتمانی بە فشار بۆ سەر خۆی دەزانێت و دەیەوێت ڕوبەڕووی ئەو فشارانەش بێتەوە. زانیاری زیاتر لەم راپۆرتەدا با پێ و زانیاریانەی لە چەند سەرچاوەیەکی ناو گۆڕانەوە درراوە بە سایتی شار پرێس لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرپرسانی گۆڕان چەند کۆبوونەوەیەکیان لە ناوخۆی خۆشیان ئەنجام داوە کە لە کۆبوونەوەکاندا تاوتوی پرسی ڕێکەوتنی پارتی و یەکێتی کراوە. هەر بە پێی زانیاریەکان لە کۆبوونەوەکاندا بەرپرسانی گۆڕان گەیشتون بەو ئەنجامەی کە پارتی و یەکێتی پرس و ڕێکەوتنیان وەکو فشارێک بۆ سەر بسووتنەوەکە بەکارێنەوە. ئەوەش بۆەوەی گۆڕان بچێتە ژێرباری و پێشنیارانەی بۆ چارەسەری کێشەکان خراونەتە ڕوو. پارتی و یەکێتی تا ئێستا چەند کۆبوونەوەیکیان کردووە و بڕیارە کۆبوونەوەی تریش بکەن کە بە قسەی بەرپرسانی هەردوو حیزب لە کۆبوونەوەکاندا چەند پێشنیارێکان خستۆتە ڕوو بۆ چارەسەرکردنی و کێشانەی ماوەی ساڵێکە لە نێوان لایەنەکان سەری هەڵداوە و بەردەوامیشەیە. سایتەکەوەشی ئاشکرا کردووە کە بزوتنەوەی گۆڕان بەرنامەی داناوە بۆ ئەوەی ڕوبەڕووی و فشارانەی پارتی و یەکێتی بێتەوە کە وردەکاری بەرنامەکەی تا ئێستا بە تەواوەتی نەزانرا. بە پێی پێشنیارەکانی پارتی و یەکێتی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دەگۆڕێت کە گۆڕان بەوە ڕازی نییە و دەوێت گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکاتێکی هەرێم بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. ژمارەیەکی زۆر خێزان لە سنووری قەزای کەلاردا نفوسیان مادەی 140 و بەهۆیەشەوە لە قەزاکە کارتی نیشتمانیان بۆ دەرناکرێت. کاروان محەممەد بەرپرسی کارتی نیشتمانی لە کەلار بە ڕادیۆی دەنگی ڕاگەیاند نووسینگەی دەرهێنانی کارتەکە لە خانەقین بکرێتەوە ئەوان دەتوانن بۆ ئەو خێزانانە کارتە نیشتمانیەکە دەرکەن. کێشەمان لەوە نیە مادەی 140 ئەوان کردووە ئەوانی مادەی 140 کردووە نفوسەکان دوادراوەتەوە بۆ خانەقین نفوسەکان دواتۆتەوە بۆ فەرمانبەری شارستانی خانەقین هەر کاتێک کە خانەقین بوو بە ئەلکترۆنی بۆ کوێمە ئەو کات ئەوێت سەردانی خانەقینکە. بەڕێوەبەرایەتی پەروەردە ژمارەیەک قوتابخانە لە گوندەکانی گەرمیان تێکەڵ دەکات و لە هەر ژمارەیە گوند ناوەندێک دادەنرێت. مامۆستا دارە ئەحمەد بەڕێوەبەری پەروەردەی گەرمیان بە ڕادیۆی دەنگی ڕاگەیاند باگشتی ئەو قوتابخانانەی کە لە سنووری گەرمیاندا داخراون ژمارەیان 42 قوتابخانەیە. بەرنامە کە دەستمان داوەکەی بە مەبەستی ئەوەی کە بە دەرەجە یەک ئاستی خوێندن بەرزەوە بێ و قوتابخانەکان بە معنای دەخرا و نەخراون بەڵکو تێکەڵ کراون. هەر قوتابیەک مەسەرەن هەر گوندێک 4 قوتابی هەیە 5 هەیە لە 20 کەمتر تێکەڵمان کردووە لە شوێنێک کە سەمتەر بێ واتە بۆ لە هەموو شوێنەکانی ترەوە لە هەموو گوندەکانی ترەوە کە داخراون نزیکتر بێ ئەوە دەستنیشان کراوە و لە ڕووی بینایەوە بینایەکی شیاو بێ. ئێمە لە سنووری پەروەردەی کەلار 30 قوتابخانەمان کەوتوتە بەر ئەو پرۆسەیە لە سنووری پەروەردەی کفریش 12 قوتابخانە. جێبەجێکردنی پرۆژەی ئارم و لۆگۆ و کارتی ئۆتۆمبیلی کرێ کە لەلایەن وەزارەتی گواستنەوە و گەیاندنەوە ئامادە کراوە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان دەخرێتە تەندەرینەوە. مەولود مراد وەزیری گواستنەوە و گەیاندن لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە پرۆژەی ئارم و لۆگۆ و کارتی ئۆتۆمبیلی کرێ کە ماوەیەکی زۆرە کاری لەسەر دەکەن بۆ پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دوهۆک دەخەنە ڕوو. مەولود مراد ڕوونیشی کردەوە کە بەهۆی ئەوەی پارێزگای هەڵەبجە تابلۆی ئۆتۆمبیلی بۆ دیاری نەکراوە لەلایەن وەزارەتی ناوخۆوە بۆیە ئۆتۆمبیلەکانی پارێزگای هەڵەبجە و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین هەڵگری هەمان لۆگۆ ئارمی پارێزگای سلێمانی دەبن. وەزیری گواستنەوە و گەیاندن جەختیشی کردەوە کە پلانی ئامادەکاری ڕێخستنی کارکردنی تاکسی لە هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی گواستنەوە و گەیاندن لا پێناو ئەوەیە چیتر بە هەڕەمەکیانە کار نەکرێت و کاری هاوڵاتیان خێراتر بڕوات بەڕێوە. هەروەکوتیشی کە پرۆسەی بە کۆدکردنی تاکسیەکان بە گوێرەی ڕووپیەوی جوگرافی دەبێت و ماوەیەکی دیاریکرا و دەستنیشان دەکرێت بۆ ئەوەی تەواوی تاکسیەکان کۆدی تایبەت بەخۆیان و لەزگەی دیاریکردنی هێڵی ناوخۆیی شارەکان و دەرەوەیان هەبێت. دواهەواڵ توێژینەوەیەکی زانستی دەریخستووە ئەگەر کاتێکی گونجاو بۆ خواردنی چەور دیاری بکرێت خواردنی ئاساییە. ڕاستە خواردنی خۆراکی چەور زیان بە تەندروستی دەگەیەنێت و دەبێتە هۆی زیادبوونی کێش
لە ئەنجامدا بۆی هەیە ببێتە هۆی زۆر نەخۆشی مەترسیداری وەک نەخۆشیەکانی دڵ و شێرپەنجە. هەر بۆیە بەردەوام هەوڵ دەدەین تا دەتوانین کەم بخۆین و سەرڕای ئەوەی ئارەزوو بە تامەکەی دەکەین، بەڵام توێژینەوەیەکی نوێ دەریخستووە دەتوانین بەبێ کێشە بیخۆیت بەمەرجێک کاتێکی دیاریکراوە هەڵبژێریت. خواردنی خۆراکی چەور لە کاتێکی زوو بەیانیاندا کاریگەربوونی خانەکان و هەوکردنی سنووردار دەکات کە بەهۆی خۆراکی چەور ڕوو دەدات. لا بەرامبەردا تاواکو کاتەکەی درەنگتر بکەین، کاردانەوەی لەش بۆی خراپتر دەبێت و هەوکردن زیاتر دەکات. دواخستنی کاتی خواردنی چەور دەبێتە هۆی هیلاکی و تێکچوونی خەوتن و بە شێوەیەکی گشتی زیان بە لەش دەگەێنێت. لا ڕادیۆی دەنگەوە گوێبیستی هەواڵەکان بوون. کاتێکی شاد.